من ناوم هاوڕێ خالیدە فۆتۆگرافەری ڕۆژنامەوانیم کار بۆ ڕۆژنامە و گۆڤارە ئەوروپی ئەمریکیەکان بە شێوەیەکی ئازاد دەکەم. ساڵی 2010 بە شێوەیەکی پرۆفشناڵ دەستم بە کاری فۆتۆگرافی ڕۆژنامەوانی کرد. سەرەتای بیرۆکەکە لەوە دەستی پێکرد کە خەڵکی نەیانەتوانی بچنە سەر کارەکانیان بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە. بۆیە بڕیارەمە بە پرینتکردنی وێنەکانم کە بە سارێکی زۆر کەم تا زۆرترین خەڵک بتوانە داوای بکات وێنەکان بکڕن و دواتر تەواوی ئەم پارانە بچێت بۆ ئەو خێزانانەی کە کەم دەرامەتن لە کاتێکی ئاوهایە. ئێمە وەکو فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی ئەوانی کە لە جەنگایشەکان زۆرینەی کاتەکان هەستێکی زۆر خراپمانەیە بەوەی کە ئێمە پارەپەیاکەین لەسەر حسابی و خەڵکانی کە ژیانێکی ناخۆشیان هەیە خود لە خەتەران. ئەم مەستە زۆر جار بۆ ئێمەی فۆتۆگرافەر زۆر ناخۆشە بۆیە بێ بە جۆرێک لە جۆرەکان ئەمە بگەڕێنینەوە بۆ خەڵک. بۆیە یەکێک لە هۆکارەکانی دەستپێکردنی ئەم پرۆژەیە پەیوەندی بەو هەستە خراپەوە هەیە کە هەمان بووە. ئێستا کاتی ئەوەیە ئێمە ئەو خزمەتە بە خەڵک بکەینەوە کە ڕێگەیان پێداین ڕۆژە لە ڕۆژان بچینە ماڵەکانیان یاخود چیرۆکەکانیان بجارڕینەوە. ئەم وێنانە خەڵکی ئەتوانن لە ئینستاگرام ئەکاونتەکەمەوە داوای بکەن یاخود ئەگەر گوگڵی ناوەکەم بکەن و لە شوێنەکانی کە ئیشەکان ببینن. من بەهۆیەوەی کە باجێکی ڕۆژنامەگەریم هەیە کە ئەتوانم هاتی چۆ بکەم لە ناو شارەکەیە بۆیە پەیوەندیم کرد بە برادێکەوە کە پرینت هاوسێکی هەیە کە ئەو ئەرچی پرینتکردنی وێنەکانی بە خۆڕایی گرتە ئەستۆی خۆی وەکو بەشێک لەم پرۆژە خێرخوازیە. لە دوای پرینتکردنی وێنەکان من بە سیارەکەی خۆم داوای عینوانەکانیانەکەم و ماڵ بە ماڵ وێنەکانە گێنم چونکە ئەوان ناتوانن بێنە لای من هەر لە هەمان شوێن پارەکە وەرەگیرێت. دواتر هەمووەم پارانە کۆ ئەکرێتەوە و ئەدرێ بەو خواردنە پێداویستیانەی کە خێزانەکان ڕۆژانە پێویستیان پێێتی و دیسانەوە دابەشیەکەمەوە بەسەر ماڵوانەی کە کەم دەرامەتن. ڕۆژەی خێرخوازی شێوازی زۆرە بەڵام بەمەی کە من کردمە ویستم ستایلێکی جیاوازی خۆی هەبێت بەوەی کە تۆ $20 بۆ هەر وێنەیەک بە تەنیا پارە نایی بە کەسێک لە بەرامبەرە شتێک وەرەگریتەوە کە وێنەیەکی منە کە بە تەنیا تۆ ئەدبێت. We have to be careful of the white cables. Wow, so slowly. You have to follow the Peshmerga fighters.